ئەم دیمەنانە ئامادەکاری هاوڵاتیانە لە دووەم ڕۆژی جەژنی قوربان لە مەیدانی ئاژەڵانی هەولێر. ئەوان سەرقاڵی کڕینی ئاژەڵن بۆ ئەوەی لەم چەند ڕۆژەی جەژن کەماوە سونەتی قوربانی زیندوو بکەنەوە. هاوکات بەرزبوونەوەی نرخی دۆلار و گرانبوونی ئالیک و پێداویستەکانی ئاژەڵان کاریگەری نەریێنی لەسەر نرخی ئاژەڵ دروست کردووە، بەڵام جیا لە ساڵانی ڕابردوو خەڵک زیاتر خەریکی کڕینی ئاژەڵن بە مەبەستی قوربانی. والله لنا عملينا لنا ما نقاوسيننا اجلي بسوق زور فلوسه دارين زور ايش فلوسه والله دارين زوانا قاوسي زور فلوسه والله بس اقامالينا والله عمل شنو للسريه عملنا حيونه هردينا هو بران بتاي بدي باشا فلوسه براني بقوس بقول عن هزام التقصيرنا كاين مساعدين كاين وقبين بكري بس عيوانا قرانا زو قرانا اري والله زو عليك زو قرانا وصاره فردك بس هزاريا زو ببينسه تقصو هزاريا اري والله بقرآن بجوري أو وعزي استا أوسا لبار ولبيرا باشتر زياتر خرق أوسر قرباني دكا بس زياتر جوانقا صرف دبي لبرو جوانقا بحبنا يدروا دبني ريك كودنا ببيشش نفران جوانقا شي دكري زيات صرف دبي بقرآن أوسا عيواني قورا زياتر دروا سعري قورا وكاني ميجين هي جوانقا هي جوانقا بس الديناريا عيوان قلت كشك ببين زرب أشياء برام ببين هزاريو مروا برديلة 4,000 ربعك. بەشێک لە هاوڵاتیان دووپاتی دەکەنەوە سەرەڕای لێبڕینی موچە و قەیرانی دارایی و گرانبوونی نرخی ئاژەڵ، بەڵام سوورن لەسەر بە ئەنجام گەیاندنی دروشمە ئیسلامیەکان و بەدەستهێنانی پاداشتی خوایی. واللهی ئەوە حەقی بە قەیرانی دانێ ئیشاڵڵا ئەوە ڕەزامەندی خوای گەورەیە دەبێ ئەوەی کە پارەی لە ماڵێ زیادە دەبی بیکە بەڕاستی بەخوای ساڵی پار حەج هەبوو وا بزانم حەدوشتیوا هەبوو بەس ئەو ساڵ حەج نێ و خەڵک ڕووی لێرە کردە لە زیات لە عەجێ بکە لێرە دەیکە. والله خەرچی هەو لێرێ خەرکەی باشە بەڕاستی ینی لە بۆ خێر و شتانە ینی ئەم ئێستا تەکسیم هەیە زۆر جار نەفەری هەردەگرم عەرەبنی بەغدایە نە سوورینە دەڵێن خەرچی هەو لێرێ خەرکەی زۆر باشن زۆر خێرکردن ئەوە بەڕێی من باشییە و وڵا تەمان پەیوەند زیاتر بە ئاینی ئیسلام و ئەوەش خێری گەورەیە لەو ڕۆژانە. قوربانی یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەری خۆشەویست درودی خوای لەسەر بێت کە درێژە پێدەری ڕێبازی پێغەمبەر ئیبراهیمە. هاوڵاتیان لە 4 ڕۆژەکەی جەژنی قورباندا ئاژەڵ سەردەبڕن و گۆشتەکەی بەسەر خێزانە نەدار و کەم دەرامەتەکان دابەش دەکەن. ئەم نەریتەی کۆمەڵگەی کوردەواری کە هەڵقوڵاوی ئاینی پیرۆزی ئیسلامە و ساڵانەش بەردەوامە بەپێی بە دواداچوونەکانی پەیامیش ئەمساڵ قوربانی و سەربڕینی ئاژەڵ لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.